ڕۆژانە هەڵەسم بەکاری پیشەیەکەم پۆلیسم کارمەندی ناخۆم ڕۆژانە لە هەشتی بەیانی هەتاکو نیوەڕە لە دەوامم دوایەوە دەگەڕێمەوە بۆ ماڵ ژەمێکی نانخواردن دروست ئەەکەم بۆ ماڵم مناڵ بۆ خۆشم هەروەها لە دوایەوە دێمەوە ناو قاعنا هۆڵی خۆم لێ کۆتا 4:30 ئێوارە ڕاهێنان بە ژنان دەکەم و ڕاهێنانی خۆم جیاوازە و ڕۆژانە هەڵەسم بە ڕاهێنان چەندها کەسیش کە سەرڕایەوەی نەک بۆ لە جوانی بۆ تەندروستی خۆیان ئێن کە دکتۆر هەواڵەیان ئەکا بۆ هۆڵەکان بۆ قاعە بۆ تەندروستی لاشە و داری خۆیان ئەمانە یاریان جیاوازە چەند کەسێکم هەن هێستا لە هۆڵن سیان چوارێگەن ڕاهێنانیان جیاوازیان پێکەم لەگەڵ ئەوە کاترا. ڕاستی زۆر هیلاکە بم زۆر ماندووە بم بەڵام پیشەکەم پیشەیەکی خۆشە ینی کەم کەس ئەتوانێت ئەم پیشەیە کە من ڕۆژانە هەڵەسم بە 2 پیشە بیکەم کەم کەس ئەتوانێت ئەم پیشەیە نەبکە سڕای ئەوەیشەوە ئێستا ئینشاڵڵا بتوڵێک لە پێشمانە مانگی سێ ئەگەر قسمت هەبێ ئینشاڵڵا دا ئەبازین بۆی لە کەرکووکە لەسەر ئاستی عێراقا من و 1-2 یاریزانترین لەگەڵمەدا ئەبازن یاری قووەیە هێزی لەشە با بڵێن با کوردیەگەی یاری هێزی لەشە لەستا تەمرینی بۆکەین تاکو و مانگی سێ و داواکارم ئینشاڵڵا نەتیجەیەکی باش بەدەست بهێنین سەری کوردستان و عێراقیش بە هەمان شێوە بەرز بکەینەوە لەبەرەوەی ڕاستی چەند ساڵەگە هەوڵ ئەدەم بۆ ئەم شتە چەندها بتوڵم بیناوە لەسەر ئاست و لەسەر عێراق و ئەم شتانە بەڵام ئەمە وەکو یەکەم بتوڵەمە کە دا ئەبازم بۆ عێراق. من وەکو یاریزانێکی هێزی لەش کە بۆ ماوەی 2 ساڵە دەستم پێ کردووە لەگەڵ ئەسما لە قاعەی سایپاڵاس بەیەکەوە ڕۆژانە تەمرینەکەین بەڵام ئەم یاریە زۆر گرنگێکی زۆری پێ نەدراوە لە هەموو لەلایەنی مادی و معنەوی ئەسما بۆ ماوەی ساڵێکی ناسم کە خۆم پێشتر لە نادی تر بوومە بەڵام کە ئەسمام ناسی ڕوون کرد لەم قاعە چونکە تاکە مدەربە کە ئەم یاری ئەکات ئەسمان زۆر جیاوازە لە مدەربەکانی سر کە جگە لە ئیشەکەی ڕۆژانە دەوامی خۆیەکات لەسەر ڕایەوەش کە سەرپەرشتیاری هەموو یاریزانەکانی هۆڵەکەی ئەکات و Due, 6